كاك عباس سلاو سلاو كاك عباس ئەمە چەند ساڵە شریکین بێکەوە گشتمان پێکەوە کردیا هیچ مشکلێک لە بینی مەڕوویدایە باوەڕ ناکەم بەخۆش دەزانی ئەو وەزبەی ئاخیری مەوادەکەمان لە کواڵیتی کۆنتڕۆل دەرنەچوو واو زەرەرێکی زۆرمان کرد براکە لەخوارەت و زەرەرت نەکرد ئەمیش زەرەرم نەکرد کاک عباس بەس دو ئەوەی هەستینەوە پارەکی زۆرم نێنەوە معامەلێ ئەتو هیچم نەینا کاکسە برا ئەتو زۆر باشزانی ئێستاکەم صاحب $1 نیمە ئێ کاکە ئەو شەشەتەری داتەزاواکە دەبڕ لێ وەگرەوە وەرە ئەمری ئەو زاوایەم هەر نەمینێ 6 دەفتەرم دایە گوتم بۆکو هەڵدەستەوە هەستەوە معاملەیەکی دێزەرەرێکی گەورەیەکی دێستا ئەیش ئیفلاسی کردووە ئێتو ها بە نەرمی معاملە لەگەر پێی ناوەڵ 1 دینار نادات و کو دێبشتیوە مامەستا بەخوای ڕاستەکەی هەموو زۆر نەرم لەگەڵ بەس کاکسەدا شەق دەزانی خۆناغلە چییە دێرگەڕێ بەس ئەو جارە بیبینم دەبی ئەو 6 دەفتەری ناو چاوی دەربینم ئێدە هاوە لەگەری ئێستایشت بە من نییە ئەمن بەس ئیشم بە پارەکەیە پارەکەی بینۆ تۆ زۆر باشە ڕێبکە بابم بڕ ئەمن ئیشەکان دەکەم خەم نەبی ئەلو باشی خوشکە دڵخواز باشی کاکە گیان کاکە ئیتر گلەی نەکەن باشە 6 مانگە پارەی مۆلیدەتان نەداوە بۆیە کارەباکەتانە بڕین ئەوە شتێکی قانونیە خوا بەشکم یارمەتیەکمان بیت ئەم مانگەش نازانم چی و پێ بڵێم وەڵڵاهی خوای گیان یارمەتیەکمان بە سوپاس دەکەم لەبەرەی خۆتە زانی کچێکم هەیە لە مەکتەب بێتەوە ساعی هەیە چۆنە بێ بێکارە بابین خوشکێکیان هەر خۆت بڵێ ئەوە کێشەی من نییە خۆ من خاوەنەکەی نیم خاوەنەکەی ئەڵێ هەر ماڵێ 6 مانکرەی مۆلیدینەدا کارەباکی لێ بکوژێنەرەوە وایە دەستان خۆش بێ باشە خوا حافیز خوایە شکر یایە کچی من ساق پاسەکەمان گوتی ئەو پارەی لێکە گوتێکە پارەی تێدا نەبوو هیچکە هەرچەت پێ ناکەم کچی من پارە لەم ماڵەیە نییە بەچی پارەی بینێ کارەبەکەشمان بڕاوە بڕۆ پێی بڵێ بای ترا چوتت پێ نەکە خدای گوتی بێژێتی چی هاتوو چۆڵ پێکە با باوکە پێت بکە بڕۆ پێی بڵێ دەی کاکەیوان ئەو ڕێگە بوو کە داوایان کرد چەند کاتۆنی ئامادە بکەم دەکارتۆنیان لە ببات دیسان تەلەفۆنە 1 دقیقە بەس زوو باشە بەس ئەلۆ سەلیم لەکوێیت سەلیم بۆ وات کرد لە ژیانی من فەرمو 6 مانگە کرێخانوت نایەوە دڵنیام ساحێبخانەوەمان کاتە دەرەوە 6 مانگە مۆلیدەت نایەوە ئەوە کارەبای مۆلیدەمان بڕە کچەکەت ئیتر هاتوچۆی پێ ناکرێت ئەبێ خۆت هاتوچۆی پێ بکەیت بۆ وات کرد لە ژیانی من بۆ وات کرد ئەتو جێڕا بگە جێ ئەتو حياتم فوتە حياتم نەمەیە هیچ لە کاکە دەی زووە باش بەسەر چاو سەرتەوە